جنا كجروج أوي كردستاني كحطانها ناسنامية وين نهاتي أشكركرن لكركوكي جي آلية دو موتور سواران و بدمانچه هاتا كشتن بردفك بوليسان لكركوكي عامر شواني راگهان و او اندامك تفجر آزادي بويا هزين أمني در دورا جهكو بويرلي چي بويا دور پیچ کرن دست بلي كوليني کرن من قوت حطانها نديارة كيه ليه او بحشت في شكان بسلاحك بيدنج هاتا كشتن پیش نیو کاژر تا کاژر پیش استا که حالتك کشنێکی ئافرەتێک بە جنسی سووریا خەڵکی عێراق نییە لێرەوە ڕەت بووە ئایا بۆ میێوانی بووە لێرە بووە لە کەرکووک بووە یاخود لێرە دانیشتووە سەر بە ڕێکخراوێکی ئازادی ژنان بووە وا دیارە سیان چوارێک لە شوێنی ڕووداوەکە بوونە بە پێی ئیفادەی ئەو کەسانەکەەوە ماتۆرسیگیرێک تەقەی لێیان کردووە هەش بۆ نۆ فیشەگی لێداوە جانی لەدەستداوە ئێمە وەکو بەڕێوەبەراتی پۆلیسی کەرکووک فەرماندەی پۆلیسی کەرکووک تیمێکی تایبەت بەو حاڵەتە تەشکیل کردووە بۆ لێکۆڵینەوە لە نەهێشتنی تاوان و بەردەوامین لە ئیجراعاتەکانمان تاکو ئەگەینە نەتیجەکەی ئەمەش دادوەرش خۆی قەرارەدا لەسەرم کەیسە بە پێی مادەی 406 بێ وەکو قەزەیەکی قەتل یاخود بە پێی مادەی 4 ئێرهاب بێ یاخود هەر مادەی قانونی دیکە بێ بەرەو ئێمە شەخسێکی ئەجنەبیە و میێوانە لە کەرکووک ئیجراعاتی تەحقیقی بەردەوامە بێ و